یاریەکانی خولی تازە پێگەیشتوانی کوردستان لە کۆمەڵی یەکەم هەفتەی هەشتەمی لێ بەڕێوە چوو. هەندرێن میوانداری خاچی کرد و هەولێریش بووە میوانی زاخۆ. هەندرێنی خاوەن ماڵ لە سەرەتاوە باشتر دەرکەوتو لە خولەکی 16 بە سوود بینین لە هەڵەی گۆڵپارێزی خاک. تازە پێگەیشتوانی هەندرێن لە ڕێگای کیان حەسەن بە گۆڵ یەکەم پێشکەوت. شین پۆشەکان دەرفەتی زۆریان بۆ ڕەخسا بۆ زیادکردنی جیاوازەکە، بەڵام گۆڵ تۆمارکردن دواکەوت بۆ دوا خولەکی نیوە یەکەم. جارێکی دیکە بە سوودبینین لە هەڵەی خاک هوشیار ئیدریس گۆڵی دومی بۆ تازە پێگەیشتوانی هەندرێن تۆمار کرد. لانیوەی دوم خاک بە ئامانجی کەمکردنەوەی جیاوازەکە هاتەوە نێو یاریگا. فشاری تەواوی خستە سەر گۆڵی خاوەن ماڵ. هێرشبەرانی تیپەکە نەیانتوانی سوود لە دەرفەتەکان وەرگرن و گۆڵ تۆمار بکەن. هەر بۆیە یاری بە 2 گۆڵی بێوەڵام بە سوودی تازە پێگەیشتوانی هەندرێن بە کۆتا هات. توانیمان یاری پێش ئێستا پێش ئەو گەمەیە توانیمان شکستێکی یەکجار خراپمانینە. توانیمان ئەو یاریە قەرەبووی بکەینەوە. یاریەکی باشمان کرد، هەلی گۆڵی زیاترمان بوو، 2 گۆڵمان کرد. ئینشەڵڵا یاری داوێت لەگەڵ زاخۆ لە سعی زاخۆ ئینشەڵڵا سەرکەوتن بەدەستدێنین دەگەینە قۆناغی کۆتایی ئینشەڵڵا دەتوانین بڵێم ناسناوەکە بەدەستدێنین ئینشەڵڵا. یەک داوایەکم هەیە بۆی شەی تۆپی کوردستان. ڕاستیەکەی بەس ئەوەندە ئەڵێم ئێمەش وەکو یانەکانی کوردستان وەکو یانەکانی هەولێر و سلێمانی ئێمەش کوردین. بۆچی مەوعیدی ئیمتیحاناتی ئێمە ئەوان یەک نییە؟ یعنی من ئێستا ئەمڕۆ هاتووم بۆ یاریزان 5 یاریزانی ئەساسی من هاتووە لەبەر ئیمتیحانات. ئەگەر بێت و مەوعیدی ئیمتیحانەکە لەگەڵەوە بۆیە من خەتاوە بەسەر نهات. ئەمە مبەرر نییە بۆ ئەوەی بڵێم وەڵای ئێمە یاریەکەمان دۆڕاندووە. بە شایەدی هەمووانەی کە لێرن و ئێوەش ئەگەر تیپی ئێمە یاریی خراپی کردو خەیناکە، بەڵام حاڵی تۆپانی ئاوایە. هەندێن فەریقێکی چاکە پێشەنجی گروپەکەیان گرتووە پیرۆزیان بێ، بەڵام ڕیسالەی عەتەبی من بۆی چێت تۆپی کوردستان ئەوەیە ئەوان براگەورە ئێمن. هیوادارم یعنی ڕەخنەکەم بە ڕەحابەی سەدر وەرگرن. واللهی مەوعیدی ئێمە و لەگەڵ مەوعیدی یانەکانی کوردستان زۆر جیاواز. ئێمە لە نیوەی ساڵیش هەمان کێشەمانی. لە یاریەکەی دیکە زاخۆ هەرزوو لە خولەکی 8 بە گۆڵێک پێشکەوت. لە خولەکی 21 مستەفا قابیل ئەنجامەکەی بۆ هەولێر یەکسان کردەوە و لە خولەکی 35 هێژا خۆشنا و هەولێری بە گۆڵی دووەم پێشخست. لە نیوەی دوم گۆڵ تۆمارکردن دواکەوت تا لە خولەکی 85 زاخۆ ئەنجامەکەی یەکسان کردەوە، بەڵام تازە پێگەیشتوانی هەولێر دەستەوەستان نەبوون و مستەفا قابیل بە جوڵ لە نایەبەکانی و لە خولەکی 90 گۆڵی سێم و پێشکەوتن و سەرکەوتنی هەولێری لە یاریەکە تۆمار کرد. بەمەنجامە تازە پێگەیشتوانی هەندرێن بە 18 خاڵ و هەولێر بە 16 خاڵ گەیشتنیان بە یاری پێش کۆتایی مسۆگەر کرد. لە دوای یاریان لە قۆناغی کۆمەڵەکان شەڕی پلەی یەکەم دەکەن بۆ ڕووبەڕووبوونەوەی ئاسانتر لە یاری پێش کۆتایی. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.